بەرەو شاری چەمچەماڵ بەدەستە چپڕ ئیشەڵا دڵی خەڵکی ئەو شاری خۆشەکەین خزمەتکاری هەموو خەڵچینە. ئەو دیمەنەی کە بۆ هەموو کوردێک جێگای دڵخۆشیە ئەمەی کە هەیە ئێستا لە نێو بازاڕی شاری سۆران هاوڵاتیان و ڕێکخراوی ئاباشین بەیەکەوە کۆمەک کۆکەنەوە بۆ خەڵکی چەمچەماڵ بۆ لێقەوماوانی لافاوەکەی چەمچەماڵ ئەمەی کە هەیە کۆمەڵە گەنجێکن لە نێو بازاڕی شاری سۆران کە هەریەکە و زەلفێک و لایلونێکیان بەدەستێ و پارە کۆکەنەوە بۆ لێقەوماوانی لافاوەکەی چەمچەماڵ وە جیا لە کۆکردنەوەی پارەکەش ڕێکخراوی ئاباشین کە هەڵمەتەکەی ڕاگەیاندووە لێرە جگە لە پارە پێداویستیەکانی ناوماڵ دۆشک و بەتانی و بابەتەکانی خواردەمەنی و نەوت هێنراوە خەڵک هێناوێتی بۆ ئەوەی کە بینێرن بۆ چەمچەماڵ هەرچەندە چەند کاژمێرێکی کەمە کە هەڵمەتەکە دەستی پێکردووە بەڵام وەکو دیارە کۆمەکێکی زۆر لێرە لە شاری سۆران کۆکراوەتەوە بۆ خەڵکی چەمچەماڵ ئەم هەڵمەتە تاکو چوار ڕۆژی تریش بەردەوامە بێت ڕۆژانە بەردەوام لێرە خەڵک ئەتوانێ هەم کەلوپەل بهێنێت لێرە بیبەخشێت و هەم بە پارەش ئەتوانن لەگەڵیان بەشدار بن ئەمەی کە هەیە ئێستا چەند هاوڵاتیەکن کە هاتوون لێرە ئەیانەوێت لە ڕێگای پارەوە هاوکاری خەڵکی چەمچەماڵ بکەن و لەسەر ڕێگایەکەش چەند گەنجێک وەستاون کە بەردەوام زلفێکیان بەدەستێ و پارە کۆکەنەوە جا ئەمەی کە هەیە لێرە ئەم گەنجانە جیالەوەی کە زلفەکانیان بەدەستەوە لایڤی تیکتۆکیشیان کردوتەوە لێرە بۆی پارە و کۆمەک بۆ خەڵکی چەمچەماڵ کۆکەنەوە جابا من یەکێک لەو گەنجانە بدوێنم کاک جێگر سڵاوتان لێبێ سڵاو لە تۆش بە قوربانت چۆن بوو بڕیاریەوەتاندا کە یارمەتی خەڵکی چەمچەماڵ ئێمە هەمیشە گەنجانی شاری سۆران لە هەر کەمپینێک بێ لە هەر شتێک بێ ئێمە هەیە قوربانی دەست و پەنجات بووم لە هەر کەیسێک بێ ئەمە دەست پێشخەریمان کردووە شاری چەمچەماڵ شاری ئێمەیە پشت بەخوای گەورە لەگەڵ ئەو ستافە بەڕێزەی ئینشاءالله هیمەتەکی زۆر باش دەکەین لۆ چەمچەماڵی خۆشەویست ڕۆژی هەینی لە بەردەم دەرگی مزگەوتەکان دەوەستین نامانێ مامۆستانی ئانی بووم بامە گەشە بکەن خۆمان ڕادەوەستین پشت بەخوای گەورە بەدەستە پڕ لەگەڵ ڕێکخراوی ئاواشین کە تاکە ڕێکخراو بهاتە سەرخەت لە شاری سۆران هەمانجیان لەگەڵ دەکەین ئینشاءالله بەرەو شاری چەمچەماڵ بەدەستە چپڕ ئینشاءالله دڵی خەڵکی ئەو شاری خۆشەکەین خزمەتکاری هەموو خەڵچینە لۆ خزمەتکردنی ئەو خەڵکەی ئەمن خزمەتکاریم ئینشاءالله پێتان وایە چیتان چەند پارەتان کۆ کردێتەوە والله دیار نییە بەخوای دیار نییە بەس ڕۆیشتە یعنی ئەو تێبینی ئەماکەین 5 ملیۆنی ڕەتدا یعنی لە سەعات ساری تا ئێستاکە لە ساعات ئەو 5 ملیۆنی ڕەت ئەوەندە ئێستا بە من وەیە بە ساعاتەچی چیت بینی ئەمڕۆ زۆر سەرنجڕاکێش بێ بەلای تۆوە کەسێک هات جوانترین شت کە بینیم منداڵێکی زۆر هەژار هاتە لاموتی 7,000 کۆ کردێتەوە پێڵای پێ بکڕم بەڵام وتی لایڤەکەم دی خۆم پێ نەگیرە هات 7,000ەکەی هینا ئەی خۆم پێ نەگیرا میش پێراوەکەم لۆکڕی وەڵی زۆر دم پێستەوە یعنی ئەو 7,000ەکەی خۆی بەخشیوە تۆش پێڵاو ئەرە وەڵی جە هەبزانە ماڵ بەبەخشی کەم نابێ بەخیلالی 5 دقەی 7,000دا پێڵاوش بە 25,000مان لۆکڕیەوە ئەوە بەخشینە هیوادارم بەرپرسانی ئەو شارێک گەورە گوزگە بێتە سەخت شەرم لە خۆ بکەن و کاندی دەکەن لە دەرکە عالەمەوەدا ئێستا دەرچوونە وەرنێرە کاکە وەرن کاکە تەنسیقەش پێن لەگەرەوانە لۆ چەمچەماڵی هەموو شارەکە نیمەتان کردیا شاری سۆران تاکە شار بوو لۆ غەزەی لۆ سووریا لۆ تورکیا لۆ هەولێری هاتە سەخت هەڕۆژ لۆ چەمچەماڵ لە سەخەتە پشت بەخوای گەورە ئیشەکی باش لۆ چەمچەماڵیەکەین چی بە خەڵکی سۆران ئەڵێ داواکارمە خەڵکی سۆران ئەگەر ئەگە بۆ هەزارش بی بەشدار بن ئەگەر پارەت پێ نادرێ لە ماڵی خۆت فەردە برنجە کتەیە 5 کیلۆ دنۆ علاگەش کەسەری کەپس کە بینی لە فلکەی دانێ ئەو 5 کیلۆ برنجە تەسیل و 5 عایلەکەت پشت بەخوای گەورە هیوادارم خەڵکی شاری سۆران بێتە سەخت ئێرە شاری مەردایەتیە ئێرە شاری خێرخواز و میوان دۆستیە ئینشاءالله چەمچەماڵ بە چاوەڕێبی گەورەترین کەمپینی خێرخوازی لە سۆران ئەنجام درا بەرەو چەمچەماڵ بەڕێ دەکەوی بازیات لە کات نەگرم کاری خۆت بکە و قوربان بووم ئەنگۆش کەناڵی 964 بەقەت خێرخوازەکی هیمەتان کرد هاتن لایفتان کردو ئەو خەڵک بێرە وەربە خوا بە پارێزبێر ساغوستان ئەمەد بێت وەرە براتەکان تێکەلۆ ئەی بە قوربانە دەوم هەی بە قوربانت بم ماشەڵڵا ماشەڵڵا شاری سۆران هەی دەبەر و مرم هەی بە قوربانە بووم هەی دەبە هەموو لاچی مرم کاکە پێشمەرگە هەی بە قوربانە بووم تێکن کاکە لۆ چەمچەماڵە خوای گەورە چاکەی چاکەران لە فکر ناکە ماشەڵڵا خەڵکی و شارێ چەند مەردە هەموو هاتە سەخت ئینشاءالله دڵی منداڵەکانی چەمچەماڵ خۆشەکەین ئەو خانەوادانی ئەمفالیاندا سەرهەدوو کچام ئەوانە شەهیدیاندایە دڵنیام دڵی هەرما خۆشەکەین چەمچەماڵ شاری مەیە چەمچەماڵ هێز و شکۆی مەیە چەمچەماڵ مانای شەرەف و کەرامەتی کورد و کوردستانە هەی بە قوربانە بووم تێکەم برا تێکەن هەی دەبەرێت مرمەرێ وەڵا وەڵی 1000 دینار شوێنی خۆیەگری هەی دەبەرێت مرمەرێ وەڵا ماشەڵڵا بە قوربانی خەڵکی ئەو شارەی بووم چەندە مەردە
کە هەیە گەنجانی شاری سۆران کۆمەڵە گەنجێکن کە لێرە لە نێو بازاڕی شارەکە کۆمەکۆکەنەوە بۆ خەڵکی چەمچەماڵ وەکو ئەوەی کە ئەوان باسیەکەن پێشبینیەکەن کە لە 4 کاتژمێر ڕابردوودا نزیکەی 5 میلیۆن دیناریان کۆکرد بێتەوە بۆ خەڵکی چەمچەماڵ و هەڵمەتەکەش بۆ ماوەی 4 ڕۆژی تر بەردەوامیە بێت و لە دوایەوەی کە هەڵمەتەکە بە کۆتایی هات تەواوی کەلوپەلەکان و ئەو پارەی کە لێرە کۆیان کردوتەوە ئەیبەنەوە بۆ چەمچەماڵ و لێوێش بەسەر ئەو کەسانەدا دابەشێکن کە پێویستن و لە لاپاوەکەی چەند ڕۆژی ڕابردوودا زیانیان پێگەشت.